بە پێی دوایین ڕێنمایەکانی حکومەتی هەرێمی کوردستان بێت دەبێت دەستی کاری ناوخۆیی بە ڕێژەی زیاتر لە 170 بێت لەسەر جەم پرۆژەکانی هەرێمی کوردستان و دواتر ڕێگا بە کرێکارە بیانیەکان بێن بۆ ئەوەی بێن لە هەرێمی کوردستاندا کار بکەن. ساڵانێکە ئاسانکاری بۆ کۆمپانیا بیانیەکان دەکرێت بۆ ئەوەی بێنە هەرێمی کوردستان و وەبەرهێنان بکەن، بەڵام ئەوەی من مەبەسمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم هاتنی دەستی کاری بیانیە بۆ هەرێمی کوردستان، بزانم بە چ ڕێکارێک دەتوانێت کرێکاری بیانی بێتە هەرێمی کوردستان. ئایا جۆرەکانی پێدانی ڤیزە چییە لە هەرێمی کوردستان، یاخود چێن ئەوانەی کە دەتوانن بۆ ماوەی ساڵێک بۆ کارکردن لە هەرێمی کوردستاندا بمێنەوە. لەلایەکی دیکەوە دەمەوێت دەستی کاری بیانی ئەوانەی کە لە هەرێمی کوردستانە ساڵانێکە ئیش دەکەن بدوێنم، بزانم ئەوان چی دەڵێن لەسەر کارکردنیان لە هەرێمی کوردستان. ئایا تۆماری کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان چیمان پێ دەڵێن؟ ژمارەی کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستاندا زیادی کردووە؟ تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵم بمێنەوە بە دوواداچوونێکی مەیدانی بۆ ئەم بابەتە دەکات. مەرجەکانی مۆڵەتی کارکردن لەسەر جەم پرۆژەکانی هەرێمی کوردستان دەبێت بە ڕێژەی 175 کرێکارانی ناوخۆیی بێت، دواتر بە ڕێژەی 125 کرێکارانی بیانی بۆیان هەیە کار بکەن. سەرپەرشتیاری پرۆژەکان لە هەرێمی کوردستان دەبێت هاوڵاتیانی ناوخۆیی بن. نوێنەری کۆمپانیەکان بۆ بەڕێکردنی کاروباری فەرمانگەکانی حکومەت دەبێت هاوڵاتیانی ناوخۆیی بێت. لەگەڵ کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی وڵاتان و زیادبوونی ئاڵوگۆڕی بازرگانی و گەشەسەندنی وەبەرهێنان هەرزوو ئەم هەرێمە تاقانەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بووە جێی سەرنجی کۆمپانیا و وەبەرهێنە بیانیەکان و هاتنی سەرمایە و دەستی کاری بیانی. بەڵام ئەوەی لە کابینەی نوێیەم کاری جدی لەسەرکرا مەرجدارکردنی دەستی کاری بیانی بوو، هێنانیان بۆ هەرێمی کوردستانە و دۆزینەوەی زۆرترین هەلیکار بوو بۆ گەنجانی ناوخۆیی. ئێرە هەولێری پایتەختە، هەفتە بازارێکی میلی تایبەت بە کرێکارە بیانیەکان بوونی هەیە. لێرە سەدان کرێکاری بیانی سەرقاڵن بە کارکردنی خۆیانەوە. محەممەد خەڵکی بەنگلادیشە و چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان کار دەکات و لە کۆتایی هەفتە دێتە بازارەکە و چەند بەرهەمێکی تایبەت بە وڵاتی خۆیان دەفرۆشێت. والله من كردستان هاتيا تقريبا 5 سنة والله شكا باش الحمد لله. هابتا يكزر بازار هي بازار استثمار اشياء دا باشي كلتشي بنغلاديشي تو قدار هنا ما جال هابو صبر عندك جيكا ازر دا كم تو كتا كم تقريبا 2 مانگ 3 مانگ دا والله انتظار كدي ليرا دا برشي خوار دين بنغلاديشي كورولا بنجان سركسورا سرك شيرينا تور खुदी आहा केरियोज बाजारा का हर बांग्लादेशी दे, नेपाली दे, फिलिपाइनी दे, श्रीलंका दे, पाकिस्तान दे, हिंदी दे, पैस सर्च दलो तक दे। तकरीबन 9 साल मेरा इसी दक्का मातम लेरा हशकस तकरीबन इस दक्का और लेरा हुकूमत जोर बाश जोर पे आबू लेरा हम साल में दरचवा दायरा अकमा ताजार करते आसाय छोटा हम उतन बाजबू इंशाल्लाह लेरा बांग्लादेशी नेपाली पाकिस्तानी हिंदी हम इसी दक्का मुश्किल है नहीं پێدانی ڤیزا بە هاوڵاتیانی بیانی لە هەرێمی کوردستان، پێشکەشکردنی داواکاری لە ڕێگای ئۆنلاینەوە، جۆرەکانی ڤیزا، ڤیزەی گەشتیاری، ڤیزەی کار، ڤیزەی سەردان، نرخی وەرگرتنی خزمەت تەنها 10,000 دینارە، ماوەی پێویست بۆ وەڵامدانەوەی ڤیزەکە 3 بۆ 4 ڕۆژە. هیچ کەسێکی بیانی بەبێ مەبەست و بێداواکاری ڤیزا ناتوانێت بێتە هەرێمی کوردستان. بەشێک لە بیانیەکان کە ئێستا بە مەبەستی کاری جیاواز لە هەرێمی کوردستان دەژین و لە زاری خۆیانەوە جیاوازی و ڕەخساندنی هەلیکار لە نێوان
وڵاتی خۆیان و هەرێمی کوردستان باز دەکەن هاوکات باز لەو گەشە سەندن و بەرەو پێشچوونی دۆخی ئابووری دەکەن کە لە هەرێمی کوردستان ڕوویان داوە هەر بۆیە ئێستا هەرێمی کوردستان بۆ بەشێک لە بیانیەکان بۆ تا نیشتیمانی دووەم. I've been living here in Kurdistan for more than 18 years. I came first to Kurdistan in 2003 after the war with Iraq started. And I chose Kurdistan back in 2003 because I heard about the Kurds when I was in college. And so the story of the Kurds captured my heart, the story of the And I've always believed that Kurdistan is the best chance in the Middle East for freedom and democracy. And so I wanted to come and help advance freedom and hope among people here who had been impacted by conflict. تۆ ماوەی 18 ساڵە لە هەرێمی کوردستانی ئەوەی کە تەماشای هەرێمی کوردستانە کردووە ئایا لە هەرێمی کوردستان دەرفەتی باش هەیە بۆ کارکردن بۆ گەنجەکان چۆن ئەو هەموو بیانیە دێنە هەرێمی کوردستان کار دەکەن کەواتە دەرفەتێکی باش هەیە لە هەرێمی کوردستان؟ There's incredible opportunities here in Kurdistan, and I've seen over the last 15 years tremendous growth. I remember when I first came to Kurdistan, we just had the 60-meter road and a few businesses, and now Kurdistan has expanded beyond what I ever imagined. And I remember years ago, many people said their vision was that Kurdistan would become like the next Dubai. And I think Kurdistan is well on their way to that and develop the region and the people. And that's why I'm here. تۆ خەڵکی ئەمریکای بەشێکی زۆر لە گەنجەکانی هەرێمی کوردستان دەیانەوێت کۆچ بکەن بەرە وڵاتانی ئەوروپا بەرە وڵاتی ئەمریکا ئایا لەوێ ژیان ئەوەندە ئاسانە کە بتوانیت بە تەواوەتی کارە دەست بکەوێت بتوانی ئەوەی کە دڵخوازی خۆتە بەدەستی بێنیت؟ Well, I think here we have something that we need to work on. So in Kurdistan, there are many, many opportunities, but we need to help empower young people to see that the opportunities are here in Kurdistan. And I often tell the people that I work with locally, the grass is not greener on the other side of the fence. It's not easier in Europe. It's not easier in America. We need to help empower people here, young people, to be the solutions that their community needs. So going to Europe is not easy. Going to America is not easy. Who don't feel like they have opportunities. We need to help empower them with job skills, with training, with education, so they can be the solutions that Kurdistan needs. چۆن وا بکرێت لە هەرێمی کوردستان گەنجەکان نەچنە دەرەوە بۆ وڵاتانی ئەوروپا بۆ ئەمریکا هەر لە هەرێمی کوردستانە بمێنەوە و چۆن لە ئیشی خۆیان دەست بکەوێت؟ Yeah, my encouragement to young people here is that you are the hope for the next generation. The young people of Kurdistan are the future of Kurdistan and the hope of Kurdistan. So please, as we come from our countries here to support the Kurds, we ask you also to stay and build into your country, build into your future. We're here to support you so that you can build your future and your life here in Kurdistan. ئێرە بەڕێوەبەرایەتی نیشینگەی هەولێرە تەواوی ئەم بەڕێوەبەرایەتیە لە سەردەمی کابینەی نۆیەم بە سیستەم کراوە هاوڵاتیان بەبێ جیاوازی دەتوانن مامەڵەکانی خۆیان ئەنجام بدەن ئێرە یەکەم وێزگەی بیانیەکانە بۆ دەستکردن بە مامەڵە یاساییەکانیان مەبەستمە لەگەڵ کەسی یەکەمی بەڕێوەبەرایەتیەکە گفتوگۆ بکەم و تەواوی زانیاریەکانی تایبەت بە هاتنی هاوڵاتیانی بیانی لێوەربگرم بۆ هەرێمی کوردستان چێن ئەو هاوڵاتیانە یاخود ئەو بیانیانی کە دێنە هەرێمی کوردستانەوە بەگشتی توانین بڵێن لە زۆربەی وڵاتانی جیهانەوە لە وڵاتانی ئەوروپا، ئەمریکا، ئافریقا، ئاسیا وڵاتانی دەوروبەریشەوە بە شێوەی فەرمی لە ڕێگەی ئەپلیکیشنی ڤیزا ئەوانەی کە پێویستیان بە ڤیزەیە داوای ڤیزاکەن ئەوانەشی کە پێویستیان بە ڤیزە نییە بە شێوەی فەرمی لە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەوە دێنە هەرێمی کوردستان واتە ئەگەر کەسێک بیانی و بەڕێستان باست کردێت تاریمسان پێویستی بە ڤیزەیە ئایا ڤیزەیەک جۆری هەیە یا چەند جۆرێکی هەیە؟ چەند جۆری ڤیزەمان هەیە ڤیزەی سەردانمان هەیە
ویزەی گەشتیاریمان هەیە لەگەڵ ویزەی کارمان هەیە. ئەوە ئەو سێ جۆرەیە کە لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەدرێت بە کەسانی بیانی ئەو وڵاتانەی کە پێویستیان بە ویزە هەیە وەکو وڵاتانی ئەفریقا، وڵاتانی ئاسیا، وڵاتە عەرەبیەکان. بەڵام وڵاتانی ئەوروپا، کەنەدا، ئوسترالیا بەگشتی ئەو وڵاتانەی هەموو وڵاتانی ئەوروپا ئەوانە لە کاتی گەیشتنیان بە فڕۆکەخانە لەو کاتە ئێمە ڕاستەخۆ ویزەی گەیشتنیان دەدەین. ئایا هەموو کەسێک بۆی هەیە بمێنێتەوە لە هەرێمی کوردستان یاخود دەبێت هۆکارێکە بێت بۆ سەردانیکردن لە هەرێمی کوردستان؟ ئێمە بیرمان نەچێت دوو جۆری هەیە. جۆرێکیان هەیە کە وەبەرهێنن، جۆرەکەی تریش کە دەستی کارن، دەبێت جیاوازی لە بینی ئەم دوو جۆرە بکەین. ئەوانەی کە دەستی کارن سپۆنسەرەکانیان داواکاریەکە پێشکەشەکەن، ئێمەش دوایەوە بارکۆ دەکەت دڵنیابین لە پاکی پەڕاوی ئەو سپۆنسەرە، دواتر بە شێوەی ئۆنلاین ویزەکەی بۆ دێتەوە بۆ سپۆنسەرەکەی. ئەو سپۆنسەرە ویزەکە ڕەوانەی کەسی بیانی دەکات. ئەو کەسە کە دێتە هەرێمی کوردستان بۆ ماوەی 30 ڕۆژ مافی مانەوەی هەیە. لە ماوەی ئەو 30 ڕۆژە بە گوێرەی پێداویستی سپۆنسەرەکە یان کۆمپانیاوە بەرهێنەکە ئەگەر هاتوو ئەو کەسە شیاوی ئەو کاری هەبوو، توانای ئەو کاری هەبوو کە سیڤەکەی پێشکەش کردووە، دواتر دەست بە لە دوای مانگێک دەست بە ڕێکاری وەرگرتنی نیشینگە دەکرێت. ژمارەی ئەو وڵاتانە چەندە، ینی کە چۆنڵی دەستی کار هاتوونەتە هەرێمی کوردستانەوە؟ ئێمە دەتوانین بە ژمارەیەکی دیاریکرا و نزیکەی 100,000 کەس لەو بیانیانی کە لە کۆمپانیای جۆرا و جۆر کار دەکەن، لە سێکتەرە جیاوازەکان کار دەکەن بۆ ساڵی 2021 ئەوانەی کە نشینگەیان هەیە یان ئەوانەی کە نشینگەی نوێکردنەوەیان ئەوانەی جاری یەکەم نشینگە تۆمار دەکەن، نزیکەی 100,000 کەسی بیانی لە سنووری پارێزگای هەولێر تۆمار کراون. ئەمانش دوای ئەوەی کە گرێبەستی کارکردنیان لەگەڵ خاوەن کارەکان هەیە و ئێمە لە بەڕێوەبەراتی نشینگە بەرپرسین لە دۆسیەی کەسانی بیانی. ئەمە شتێکی نۆرمەڵە لە هەموو وڵاتانی جیهان. دوو جۆر دەستی کار هەیە، دوو جۆر وەبەرهێنیشەیە لە هەموو ستاندارێکی جیهانی لە هەموو ئاسی جیهان هەموو وڵاتان. کەواتە ئێمە وەکو بەڕێوەبەراتی نشینگە ڕاستە و خۆ کار لەگەڵ کەسی بیانی دەکەین، ئەوانەی کە هاتوون و دەرفەتی کارکردنیان هەیە و سپۆنسەرەکانیان داوایان پێشکەشی ئێمە کردووە و سەلماندویانە دوای ئەوە کە گرێبەستی کارکردنەکە لە ڕێگەی دادنووسەوە پەسەند دەکرێت و ڕەوانی لای ئێمە دەکرێت. بەگشتی 25 وڵاتی جیهان لە ئاستی هەموو وڵاتانی ئەوروپا، ئاسیا، ئەفریقا، وڵاتە عەرەبیەکان، وڵاتانی دەوروبەرمان، وڵاتی ئێران و وڵاتی تورکیا، 25 وڵات کە وەکو شێوازێکی فەرمیش کە لە حکوومەتی عێراق ئەو وڵاتانە کە مافی هاتنیان هەیە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ئێستا لە سنووری پارێزگای هەولێر بوونیان هەیە. کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی نیشینگەی هەولێر لە ساڵی 2021 126,000 مامەڵە پێشکەش کراوە، 90,751 هاوڵاتی بیانی ڕێپێدانی مانەوەیان وەرگرتووە، 23,431 هاوڵاتی بیانی درێژکردنەوەی ڤیزەیان ئەنجام داوە، 2,000 پەنابەر کاروباری یاسایەکەیان بۆ تەواو کراوە، 199 ڤیزای دەرچوون هەبووە. بەپێی راپۆرتی وەزارەتە پەیوەندیدارەکانی حکومەتی هەرێمی کوردستان بێت تایبەت بە هاوڵاتیانی بیانی ئەوانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان هەمویان کار ناکەن و بەشێکیان وەک خێزان دێنە هەرێمی کوردستان، واتە لە یەک خێزان تەنها یەک کەسیان کار دەکەن. وەک دەوترێت ئەگەر ئاواتێک یان ئامانجێکی دیاریکراو لە ژیانت هەبێت بێ هەوڵ و کۆشش نایەتە دی. دیدگای هاوڵاتیانی ئەوروپی چۆنە سەبارەت بە ڕێساکانی ژیانکردن لە وڵاتی خۆیان و هەرێمی کوردستان؟ ئایا گەنجانی ناوخۆ لە هەرێمی کوردستان دەرفەتی کارکردنیان بۆ دەرەخسێت ئەگەر هەوڵ و کۆششی بۆ بدەن؟ So I think there are working opportunities in Kurdistan and especially for young people. پێم وایە هەلی کار لە کوردستان بە تایبەتیش بۆ گەنجان زۆر دەوەستێتە سەر ئەو ڕکابەری لە سەرئاستی توانا ئێمە پێویستمان پێێتی یانیش بازار چه توانایەکی پێویستە. بۆ نمونە کێشەمان لەگەڵ ئەوە هەیە خەڵک بدۆزینەوە بە زمانی ئینگلیزی کار بکات.
خەڵکمان پێویستە کاری لەسەر مافی ئافرەتان و جەندەر کردبێت کاری لەسەر بازاڕ و بژێوی ژیانی خەڵکی کردبێت زۆر جار پرۆفایلی چاکمان دەست ناکەوێت لەگەڵ پێداویستیەکانی خۆمان بۆ خەڵکی نێودوڵەتی کارکردن لە کوردستان ئاسانە حکوومەتی کوردستان زۆر یارمەتیدەرە خەڵکی کوردستان پێشوازی گەرمان لێ دەکەن زۆر خۆشحاڵین بۆ پاڵپشتیانەی لە کوردستان دەستمان دەکەوێت خەڵکی ئەوروپی زۆر بە زەحمەت دەژین و دروستکردنی ژیان لەوێ ئاسان نییە من پێشتر لە پاریس دەژیام خەڵکم دەبینی لەسەر شەقامەکان دەژیان نە هاوڕێ نە خێزان نە کەسێک یارمەتی نەدەدان لەوێ دەبێت لە سفرەوە دەست بە ژیان بکەیت خەڵکی بناسیت پەیوەندیەکانت باشتر بکەیت و کارێکی سادە بدۆزیتەوە کە موچەیەکی هەبێت بتوانیت لەسەری بژیت لە دوای باشترکردنی تواناکانت فێربوونی زمانی زیاتر لەوانەیە کارێکی باشترت دەست بکەوێت ئەمەش کاتێکی زۆری پێویستە کاری ئێمە ئەزمون وەرگرتنە لەسەر بژێوی ژیان نمونە کار لەگەڵ ڕێکخرا و لایەنی تایبەت دەکەین بۆ ئەوەی کاتوانەکانی خەڵکی باشتر بکەین تا کاری باشتریان دەست بکەوێت ئێمە ئامادەین یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان بدەین توانەکانی خۆمان بخەینەگەڕ بۆ دروستکردنی هەلی کاری باشتر هێزی دەستی کاری وڵاتان لە هەرێمی کوردستان وڵاتانی ئاسیا 22 وڵات وڵاتانی ئەوروپا 16 وڵات وڵاتانی ئەفریقا 7 وڵات ئەمریکای باشوور 6 وڵات ئەمریکای باکوور 3 وڵات بەهۆی گەشەسەدنی خێرای وەبەرهێنانەوە لە هەرێمی کوردستان وای کردووە ژماری کۆمپانیا بیانیەکان ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندا بێت و ئەمەش بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکان کە لە هەرێمی کوردستاندا دەکەن هەموو هەوڵێکی حکومەت ئەوەیە لە ڕێگای کەرتی تایبەتەوە هەلی کار بۆ گەنجان دابین بکرێت و بۆیە ئێستا لە دوایین پلان و کاری لەسەرکراو وەزارەتی بازرگانی دەیەوێت پاڵپشتی گەنجان بکات یاخود ئەو گەنجانەی دەیانەوێت کۆمپانیا دابمەزێنن ئەم بابەتە بۆ یەکەمین جارە لە ڕێگای بەرنامەی بوژانەوە باسی لێوە دەکرێت کەوا بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا جێبەجێ بکرێت. هەستەکەن ئێستا کۆمپانیا بیانیەکان دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەگەر بین تا ئەمڕۆ لە کۆی تەقە و کۆمپانیانی لە هەرێمی کوردستان تۆمار کراون کە 33349 کۆمپانیای نزیکەی ئەم ساڵ 980 کۆمپانیا تۆمار کراوە وەکو کۆمپانیای بڵێن خۆماڵی بەشێکی زۆریان ئەم کۆمپانیا خۆماڵیانە خاوەنەکانیان بیانین هەروەکو چۆن لە پێشتر باسم کرد حکوومەتە عێراق ڕێگا نادات بیانی سەتاسەتی پشکەکانی کۆمپانیایان بەناوی بەشەکەی تری کۆمپانیای بیانین تاوان ئەوانی تر خۆماڵی بوون لەم 33,000 و قسوور کۆمپانیایە نزیکەی 3400 کۆمپانیای بیانیە ئەگە بین ڕێزبەندی یەکەم و دووەمی سێمیان بۆ بکەن یەکەم زۆرترینیان کۆمپانیا تورکیەکانن دووەمینیان ئێرانین سێمینیان ئیماراتین چوارەم لوبنانی و پێنجەم بەریتانی و ئەمریکی دوای ئەوە یعنی نسبەتی باش ئەوانە دێن چالاکی لێرە ئەنجام بدەن وەکو وەزارەتی بازرگانی چی بۆم گەنجانە دەکرێت گەنجێک ئەگەر بێ بیرۆکەی چێبێ کارێک بکات ئیلا بیلا دەبێت کۆمپانیاک تۆمار بکات لەوانەیە توانای مادی زۆر نەبێت یعنی چۆن دەڵێ وەزارەت چۆن هاوکاری ئەم گەنجانە دەکات ئایا هیچ بیرۆکەیەکی نوێ هەیە هیچ ڕێکارێکی نوێتان بەدەستە ئێمە بەنیازین جۆرێکی نوێ لە کۆمپانیا ئیستیحداسکەین کۆمپانیای بچووک کە تەکلیفەی لە سەرگەنج کەم بێ بۆ نمونە کۆمپانیا ئەگە ئێستا تۆمار بکەی بەس ناوی بازرگانیەکەی 600 تا 1,200,000 دیناری پێویستە پرۆسەی تۆماری کۆمپانیاکەش 1,000,000 عەفو ببوورە 153,000 پێویستە محامی و محاسب ئەوانش تێچووی خۆیان دێ بەڵام ئەوەی ئێمە مەبەستمانە ئەم جۆرە کۆمپانیا نوێیە
تێچووەکەی لە 25,000 دینار زیاتر نەبێ بە ناو و بە بڵێن بڕوانامەی کۆمپانیە و هەروەها پێویست بە محامی و محاسیب و ئەوانەکە بۆ ئەوی دەرگایەک بۆ گەنج بکەینەوە بتوانن بە ئاسانتر کۆمپانیا تۆمار بکەن و هەروەها بێن لە دنیای بزنسدا جێی خۆیان ببینەوە. ئێستا ئێوە جددین کە بەتانەوێت کۆمپانیای بچووک بۆ گەنجان دابمەزرێنن؟ دەمەوێت ئەوەشتان پێ بڵێم لە ئەولەویەتی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تیشتیان خستە سەر سێ بابەت. یەک لەو بابەتانە پرۆسەی تۆمارکردنی کۆمپانیەکان و بە ئەلکترۆنیکردنی سەرجەم ڕێکارەکان و هەروەها ڕەخساندنی زیاتری هەڵی کار بۆ گەنج و بۆ خاوەن کارەکان ئەمەش لە ڕێگای هەم بە ئەلکترۆنیکردنی طبعاً پرۆسەی تۆمار ئەلکترۆنی تەواوەتی کە ئەمە وا دەکە ئاسانکاریەکی زیاتر دروست دەکە واروەها لە هەموارکردنی یاساکان ئەمە شوا دەکە ئەو یاسا ڕێگرانە نەهێڵین بۆ ئەوەی کە دەستی گەنجی گرتووە. ژمارەی کۆمپانیا ناوخۆیی و بیانیەکان لە هەرێمی کوردستان. ژمارەی کۆمپانیا دامەزراوەکان لە ساڵی 2021 1152 کۆمپانیای ناوخۆیی 37 کۆمپانیای بیانی. ژمارەی کۆمپانیا ناوخۆیەکان لە هەرێمی کوردستان 27245 کۆمپانیا. ژمارەی کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان 3289 کۆمپانیا. کۆی گشتی ژمارەی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان 30534 کۆمپانیا. ڕەوشی هەرێمی کوردستان بە تایبەتی لەلایەن ئابوووریەکەەوە هێندە لەبارە ئەم ژمارە زۆرە کرێکارە بیانیانە دێن لە هەرێمی کوردستان و بەرهێنانی کاریان دەستەکەوێت. ئێمە لە بەرنامەکانی پێششا لە دیدارەکانە ئەومان باس کردووە. فەرمانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم ئەوەیە کە بۆ هەر پرۆژەیەک بۆ هەر کۆمپانیەک 175 دەستی کاری ناوخۆی بێت. کەواتە دەرفەتی کاری دەستی ناوخۆی لێرە فراهم کراوە. بەرامبەر ئەمەش 125 بۆ دەستی کاری بیانیە. ڕەنگە پێویستی کۆمپانیەکان زیاترە لەو ژمارەی کە ئێستا هەیە بۆ کەسی بیانی، بەڵام ئێمە پێداگیرین لەوەی زۆرترین دەستی کاری ناوخۆی کار بکات. ئەویش لەبەر ڕێنمایی جەنابی سەرۆکی حکوومەت، بەڵام لە هەمان کاتیشدا پێشکەوتن و گەشەی ئابووری هەر وڵاتێک پێویستی بە هەردوو ئاستی دەستی ناوخۆی و دەستی بیانی هەیە. باسی بەڕێوەبرایەتەکەی بەڕێستان بکەم شێوازی کارکردن و مامەڵەکردن چۆنەڵی بۆ هەمووان وەکو یەکە یاخود فەرق و جیاوازی دەکرێت. بە دڵنیایەوە دەتوانن لەوە دڵنیا بن کە ئێمە لە بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای هەولێر لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت و دوای ڕاوێژ لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە سیستەمی ئێمە بۆتە سیستەمێکی دیجیتاڵی. تەواوی کۆمپانیەکان سپۆنسەرەکان لە ڕێگەی ئۆنلاینەوە فراهم کراوە، دەتوانن داواکاری پێشکەشی بەڕێوەبەراتەکەمان بکەن. ئێمە لەسەر ئەو سیستەمە دەڕۆین، کەمترین ڕۆتین و زۆرترین خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە. بیرتان نەچێت کە ئێمە باسی ئەوە دەکەین کە دەڵێن ئێمە بەڕێوەبەراتی نشینگە تایبەتین بە دەستی کاری بیانی، بەڵام لە نێوان ئێمە و لە نێوان کەسی بیانی کۆمپانیا و پارێزەر و سپۆنسەر هەیە. ئەمانە هەموو هاوڵاتیانی ئێمن. ئەمانە سوودیان بۆ ئەو کەسانی کە لە نێوەندگیرن لەگەڵ ئێمە دەرفەتی کاریان بۆ ڕەخسێنراوە. ئەوانە ئێمە دەتوانین بڵێن هەتا کۆتایی ئەم ساڵ هیچ کەسێک بەبێ هەبوونی نشینگە لە سنووری پارێزگای هەولێر نابێت. بە تەواوی ئێمە کۆنتترۆڵی ئەومان کردووە کە بیانیەکان پابند کراون بۆی نشینگیان هەبێت بۆ ئەوی پشکنینی خوێنیان بۆ بکرێت بۆ ئەوی کەسانێک بن کە لە ڕووی تەندروستیەوە نەخۆشی بڵاو نەکەنەوە لە هەرێمی کوردستانە ئەگەر هەر جۆرە نەخۆشیێکیان هەبێت. ئێمە تەواوی ئەو ڕێکارانەمان کردووە. ئێستا کەسی بیانی بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نشینگەی هەیە و کارەکان کرێت. ئێستا ئەوەی کاری لە پێشینەی حکوومەت و ڕەخساندنی هەلی کارە بۆ گەنجانی ناوخۆ
کار ئاسانیە لە ڕێگای کەرتی تایبەتە و مەرجدارکردنی هاتنی هێزی کاری بیانیە بۆ هەرێمی کوردستان، بەڵام بە پێی یاسا نێودەوڵەتیەکان هەموو هاوڵاتیەک ئازادە لەوەی چ شوێنێک هەڵدەبژێرێ بۆ ژیانکردن و کارکردن بەو مەرجەی لەگەڵ یاساکانی ئەو وڵاتەدا بگونجێت.